باشە کاک گیانگیر دەستمە سۆران مامۆستا مەڕوان گەڵاڵی ڕاستەوخۆ ئەویش لەگەڵمانە گفتوگویەک لەگەڵەویش دەکەین. مامۆستا مەڕوان سڵاوی خواتان لێبێت و سپاس بۆ ئەم دەرفەتەی بەڕێزتان. کاک گیانگیر ئاماژەی بۆ کرد کە ئەم جارە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان جیا لە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردننی عێراق کۆمەڵێک ڕێوشوێنی توندی گرتووەتە بەر بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان. لە ئەرزی واقعیشدا ئەمڕۆ بینیمان کە هەڵبژاردنەکان تا ڕادێک هادئتر لە هەڵبژاردننی دەنگدانی تایبەتی ساڵانی ڕابردوو بەڕێوە چوو. دەتوانین بڵین ئەمە هەنگاوێکی دڵخۆشکەری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە بۆی کە پرۆسەی دەنگدانی گشتیش بەم جۆرە جۆرێک لە سیستماتیکی و پرۆسەیەکی دیموکراسیانەی پێوە دیار بێت. بسم الله الرحمن الرحیم. سەڵاو بۆ بەڕێست و بۆ برای بەڕێزم مامۆستا جەهانگیر و سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. من وێڕای دەستخۆشیم بۆ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان کە ئەتوانم بڵێم خەڵکێکی دڵسۆز و خەڵکێکی دانستەی تێدان، بەڵام لە هەرێمی کوردستان قەناعەتم وایە ڕێ لە تەزویر ناگیرێتن و ڕێ لە ساختەکاری ناگیرێتن، لەبەرەوەی ئەو دوو هێزەی کە لە هەرێمی کوردستان ساڵەهای ساڵە فرسچیان گرتووە بە تەزویر و بە ساختەکاری، زۆر بە ئاسانی دەستبەرداری تەزویر و ساختەکاری نابن لە هەرێمی کوردستان. وێمەوەکو معلومات لە سنووری ئێمە لە سنووری بڵێ هەولێر بە معلوماتەوە کە مقسم لەگەڵ کۆمیسیۆنیش کردووە لەگەڵ برادرانی کۆمسیار کردووە، بەرپرسانی حیزبی ئیتیفاقیان لەگەڵ هەندێک لە ئەوانەی کە موەزەفی کۆمیسیۆنن بانجیان کردوون، ئیتیفاقیان لەگەڵ کردوون کە سەعاتی ئاخیری مەجالیان بدەن بۆی کە ئەو کەسێک کە نەهاتووە و کەسێک کە مردووە بۆ بەرژەوەندی کاندیدێک کە کاندیدەکەش دەیناسین ئێمە بە ناو بە هەموو شتێکەوە تەزویری بۆ بکرێتن. ئێمە لە سەرێک وەکو برای بەڕێزم باسی کرد خوازیارین کە ئەو وڵاتی ئێمە لە هەڵبژاردنەکاندا هەر حیزبێک حەزمی ڕاستەقینەی خۆی دەرکەوێتن و پەنانە برێتن بۆ ساختەکاری و بۆ تەزویرکردن. و ئەمن ئەمڕۆ قەناعەتم وایە وەکو چۆن ئێستانەکە ئاوا بە هێمنی دەڕواتن بە تەسەوری من تا ئاخیریش بەو شێوە دەبێتن بۆی کە لایەنەکان غافڵگیر بکرێن، لایەنەکان تەزویری ئەوەی کە بەتەمانە بیکەن و ساختەکاری کە بەتەمانە بیکەن بۆ ڕۆژی یەکشەمەی هەڵبگرن بە تایبەتی بۆ دوای نیوەڕۆ، بە تایبەتیش چونکە ئەو ناسنامەیە کە دەنجی پێدەدرێتن لە هێزەکانی ناوخۆوە ناگیرێتەوە، ینی بۆیان وەکو بڵێ ڕێیان بۆ خۆشکەن بۆی کە جارێکی دیکە دەنگ بدەنەوە. بەڵام خوازیارم ئەندامانی کۆمیسیۆن و ئەو چاودێرانەوە ئەو مۆزەفانەی کە پەرش و بڵاو کراون لەسەر وێزگەکان بە ڕوحێکی مەسئولیاتەوە معاملە بکەن و ڕێ بە تەزویر و ساختەکاری نەدەن بۆی کە لە مێژووی هەرێمی کوردستان هەڵبژاردنێک بکەین هەمولایەکمان شایەتی پاچی بۆ بدەین. کاک گیانگیریش ئاماژەی بۆ کرد کە ئەگەرچی ئەوانیش تێبینیان هەیە وەکو ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی وە 100% بەم جۆرە نییە کە ئەوان دەیانەوێت، بەڵام هەنگاوەکانی کۆمیسیۆنیان بە هەنگاوێکی جددی و باش وەسف کرد بۆی کە لە هەڵبژاردننی گشتیشدا جۆرێک لە منەظەمی بە پرۆسەکەەوە دیار بێت. بەڵام ئەوەی کە بەگشتی ئەمڕۆ پێتان وایە ڕوویدا لە دەنگدانی تایبەتدا کاریگەریەکی ئەو تۆی هەبێت کە چەند دەنگێک بۆلانێکی سیاسی یاخود بۆ کاندیدێک زیاتر بڕات، ئەمانە بەگشتی بە فۆرمە گشتێکە کاریگەری لەسەر پرۆسەکە دەبێت؟ نەخێر بەو شێوە ئەو کاریگەری نابێت. بۆ نمونە زۆر باشە مامۆستا مەڕوان جارێکی دیکە دەگەڕێمەوە لای تۆ وا دیارەکە وێنەی وەکوزێ هەڵبژاردن ناگۆڕدرێتن، بەڵام ئەوەی کە جێی وەکو بڵێ مەترسیە ئەوەی کە دائیمەن ئێمە لەپەڕ باش جارێکی دیکە دەگەڕێمەوە لای بەڕێستان. کاک گیانگیر ئەوەی کە مامۆستا مەڕوان ئاماژەی پێکرد پێشتریش بەڕێستان ئاماژەیەکتان پێکرد، بەڵام وەکو ئەو زیاتر شیتان نەکردەوە نمونەتان لەسەری نهێنایەوە، ئەمانە تەسیری دەبێت یاخود کاریگەری دەبێت لەسەر
فۆرمی گشتی دەنگدان یاخودەوەی کە دەوترێت لەسەر نەتایجی دەنگدانەکان ئەم جۆرە خڕوخاتانە بەدڵنیاییەوە چونکە وەکو مامۆستای بەڕێز ئاماژەی پێکرد هیچ کات ڕێ لە خڕوقات ناگیرێت بەس پێش پرسیارەکە حەز دەکەم ڕوونکردنەوە یەک بدەم کە ئەو ئامارەی ئێستا لەسەر شاشەی خۆشەویستی کەناڵی ئەسمانی پەیامە لەلایەن ناوەندی هەڵبژاردنەوە ئاماژەی پێکراوە ئەوە هی کاتژمێر 12 نیوەڕۆ بوو بەڵام ئێمە تازەترین ئامارمان وەرگرتووە کە کاتژمێر 3 دوای نیوەڕۆیە واتە چەند ساعتێک و تۆزێکی بەسەر تێپەڕیوە ئەو ئامارە پێم خۆشە بە شوەیەکی تازە لەلایەن ناوەندی هەڵبژاردنەوە کە زیاتر لە بریکارەکانی وەرگرتووە و زیاتر لە ناوەندی ڕسمی خۆی وەرگرتووە تا کاتژمێر 3 دوای نیوەڕۆ لە پارێزگای هەولێر لە کۆی 72653 دەنگدەر 55993 کەس دەنگی داوە کە ئەکاتە لە سایە 77 و لە پارێزگای سلێمانی لە کۆی 62220 کەس 50205 کەس دەنگی داوە کە دەکاتە لە 180 و لە پارێزگای دووهۆکیش لە 33421 دەنگدەر 26219 کەس دەنگی داوە کە دەکاتە لە سایە 78 پوینت 4 لە پارێزگای هەڵەبجەیش لە 2175 کەس 1921 کەس دەنگی داوە کە دەکاتە لە 188.3 بە کوردی لە کۆی 170469 کەس 134338 کەس دەنگی داوە دەکاتە لە سایە 78.8 کە ئەمە ڕێژەیەکی زۆرە و ڕێژەیەکی زۆری تۆمار کردووە لە دەنگدانی تایبەتدا. زۆر باشە کاک جیهانگیر ئەوەی کە دەوترا هاوڵاتی تاک سارد بۆتەوە لە پرۆسەی دەنگدان حەز ناکەن بەپێی ئەم ئامارە سەرەتایانی کە ئێستا بەڕێسان ئاماژەتان پێکرد ئەمانە زیاتر بانگەشەی هەندێک لایەن بوون بۆی کە لانگرانی هەندێک لانی دیکەی سیاسی بە تایبەت ئۆپۆزیسیۆن لە پرۆسەکە سارد ببنەوە ئەمە لە دەنگدانی تایبەتدا دەبینین کە وەک بەڕێستان ئاماژەتان پێکرد ڕێژەیەکی یەکجار زۆری هاوڵاتیان سەردانی بنکانی دەنگدانیە کردووە. پێشبینی ئێوە وەکو ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی چییە بۆ دەنگدانی گشتی هەر سەبارەت بەما؟ ئاماژەت بە خەڵێکی جوان کرد لە دوای ئەو سەختەکاریە گەورە و بێشمارەی لە 12 پێنجی ئەم ساڵدا بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ڕوویدا زۆرێک لە خەڵکی بێئومێد کردووە لایەنە سیاسەکانی دەرەوەی دەسەڵاتی تا ڕادەیەکی زۆر تووشی شۆ کردەوەی کە هێزەکانی دەسەڵات هەر کاتێ بیانەوە سڵ ناکەمە تەزویر و ساختەکاری ئەمەوەی کردووە کە دەنگدەرانێکی زۆریش بێهێوە و بێئومێد بن بەڵام ئەمەمان بیر نەچێت کە دەنگدەریش مافی خۆیەتی تۆڵە بستێنێتەوە و مافی خۆیەتی کە حەقی خۆی لە لایەنەکانی دەسەڵات بستێنێتەوە ئەوەی کە دەیبینین لە پرۆسەی بەڕێوەبردننی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن بۆ لیستە بەشداربووەکانی پەرلەمانی کوردستان لە گەرموگوڕی خەڵک و ئەوەش کە ئەمڕۆ دەبینین خەڵک بە شێوەیەکی گەرموگوڕ سەردانی بنکەکان دەکا هیوادارین لە ڕۆژی سینۆ کە دوو بەیانیە هاوڵاتیان بە گەرموگوڕێکی زۆرەوە سەردانی بنکەکانی دەنگدان بکەن و دەنگی خۆیان بدەن و سەرکەوتنی خۆیان تۆمار بکەن و تۆڵە لەو دەسەڵاتە بستێنەوە کە دەنگی دزیون لە پێشتردا وەیە ئومێدمان بەوە هەیە کە هاوڵاتیان گەرموگوڕتر بن ئەمجارە لە پرۆسەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا. زۆر باشە ئێوە دڵخۆشن بەو ئامارەی کە ئێستا بەڕێستان ڕاتان گەیان کە ژمارەیەکی زۆری هێزەکانی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆکە بەم جۆرە چوون بۆ پرۆسەی دەنگدانی تایبەت خۆی دەنگدانی هێزە تایبەتەکان بەراورد نەکرد لەگەڵ دەنگدانی گشتیدا چونکە لە دەنگدانی هێزی تایبەتە هیچ کەسی مردووی تێدا نیە لە دەنگدانی هێزی تایبەتە هیچ کەسی تەمەن سەر و 90 ساڵی تێدا نیە و هیچ کەسی تەمەن خوار 18 ساڵی تێدا نیە و هیچ کەسێکی تێدا نیە لە بابڵی لە دەرەوەی وڵات بێ سەرکراوی تێدا نیە ئەمە لەبەر ئەوە شتێکی چاوەڕوان کراوە و هێزە تایبەتەکان کەسانی ملزمن بە لایەنە سیاسەکانی خۆیانەوە و زۆرجار هەڕەشەشیان لێ دەکرێت ئەگەر دەنگ نەدەن بە کەسێکی دیاریکەوە یا بەلایەنێکی دیاریکەوە و موچیان دەبردرێت ئەوە وای کردووە کە ڕێژەی دەنگدان بەدەستکاتەوە بەڵام کە هاوڵاتیان ببینن برا پێشمەرگەکانیان هێزەکانی ناوخۆیان گەرموگوڕن لە چوونە دەنگدان و ئەوانیش دڵخۆش دەبن و ڕێو شوێنەکانی کۆمسیۆنیش ببینن کە جێگای دڵخۆشیە بۆ هەڵبژاردن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە سینۆدا گەرموگوڕتر ئەبنەوە. زۆر باشە. ئەوەی کە جیا لە هەڵبژاردنەکانی ڕابردوو ئەوەیە کە وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد ڕێژەیەکی زۆری ئەمانەی کە لە دەنگدانی تایبەتدا بەشدارن ئەمڕۆ بیندراوە واتە ئەم هۆکارانە دەتوانین بڵین کە بەڕێستان ئاماژەتان پێکرد ئەگەری هەیە لە هەڵبژاردننی گشتیدا ڕێژێکی کەمتری هاوڵاتیان بەشداری تێدا بکەن بەدڵنیاییەوە کەمتر دەبێتەوە چونکە بەداخەوە هەڵبژاردن لە دوای هەڵبژاردن ڕێژەی دەنگدان کەمتر بووەتەوە بۆیە هەست دەکەین کە بۆ هەڵبژاردننی سینەوەتە دوو ڕۆژی دیکە کەم ببێتەوە بەڵام بەم ڕێژەی ئێستا نەکە لە سای 78 طبعاً 2 ساعت دەنگدانیش ماوەلەوە چێ بەگەستیش بێتەوە زۆر دانابەزێت لەوەی کە لە 12 زۆر باش کاک جێنگی دەگەڕێمەوە لای بەڕێستان
مامۆستا مەڕوان جارێکی دیکە سڵاوی خۆی گەورەتان لێ بێت دەگەڕێمەوە لای بەڕێستان کاک گیانگیر کۆتا ئاماری ڕێژەی بەشداربووانی دەنگدانی تایبەتی ئەمڕۆی لە پارێزگاکانی هەرێمی کوردستان وەکو ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی خستەڕ و بەپێی ئامارەکەی بەڕێزیان بێت ژمارێکی زۆری ئەو هاوڵاتیانەی کە بەشدارن لە پرۆسەکەدا یاخود پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ دەنگیان داوە. پێتان وایە کە ئەم دەنگدەرانە لە ژێر زەخت و فشاری هێز و لانە سیاسەکاندا بۆ یاخود ئەوان بەویستی خۆیان چوونوە بڕیاریان داوە ئەم جارە بە جۆرێکی دیکەم ئەمەڵە لەگەڵ پرۆسی هەڵبژاردندا بکەن؟ دەنگدانی ئەمڕۆ بڵێ دەنگدانی تایبەت زیایە لەگەڵ دەنگدانی گشتی لەبەرەوەی ئەو معلوماتی کە ئێمە هەمانە هەردوو لە هەڕەشەیان لە هێزەکانی پێشمەرگە لە هێزەکانی ناوخۆ لە سەرجەم ئەو هێزانە کردووە ئەوەی کە دەنجیان پێنەداوە ئیسپاتی ئەوە نەکا کە دەنجی بەو دوو لایەنەداوە هەڕەشەی فەسڵکردن و هەڕەشەی گواستنەوە و هەڕەشەی نانبڕینیان لێ کردوون. لەبەرەوە ئەوان یەک شتیان دەویست وەکو برای بەڕێزم باسی کرد کە دەیانویست بەوەی کە ئەو پروپاگەندەی کە بڵاویان دەکردەوە کە هەڵبژاردن وەکو بڵێ هیچ وەکو بڵێ هەڵبژاردنێکی تەندروست نییە و گۆڕانکاری لە ڕێی هەڵبژارنەوە ناکرێ لە هەموو هەڵبژارنەکانەوە تەزویر دەکرێتن بۆی کە خەڵک بێ ئومێدکەن و خەڵک نێتە سەر سندوقەکانی دەنگدان بەڵام خەڵکی خۆیان زۆر بەگەرمە و گوڕی دێتن بۆ دەنگدانەوە لەبەر چاومانە و دەیبینین و هەتا یەکێک لە هەڕەشەکان ئەمڕۆ کە لێیان کردوون لە هێزەکانی پێشمەرگە و بە تایبەتی لەو دەنگدەرانە لەو سنوورە کە گوتیان ئەو کارتەی کە دەنجی لەسەر دەدەن ئەو وەڕقەی کە دەنجی لەسەر دەدەن ئەو فۆرمەی کە دەنجی لەسەر دەدەن نابێ بنووشترێتەوە دەبێ ئاوا دیار بێتن بۆی کە ئەوەی کە لەسەر سندوقەکەیە کە ببینێ داخۆ دەنگت بە چ لایەنێک داوە. لەبەرەوە من قەناعەتەکەم لە دەنگدانی گشتیش ئەندامانی ئەو دوو لایەنە زۆر بە گەرم و گوڕی بەشدار بن. لەبەرەوە من خوازیارم ئەندامانی لایەنەکانی دیکە بە تایبەتی بەرەی ئۆپۆزیسیۆن زۆر بە گەرم و گوڕتر بەشدار بن بۆی مەجالی تەزویر نەهێڵنەوە. من دائیمەن ئەوەم دووبارە کردوتەوە ئەمڕۆژ دووبارەی دەکەمەوە ڕێژەی دەنگدان لە وێزگەکان دیاری کراوە بۆ نمونە سندوقێک 500 دەنجی تێدا دەندرێتن ئەگەر هاوڵاتیان بەشدار بن لەو دەنگدانە مەجالی تەزویر نامێنێتەوە مەجالی ساختەکاری نامێنێتەوە بەڵام چەند هاوڵاتی کە بەشدار نەبن مەجال و بوار خۆش دەکاتن بۆ ئەو دوو هێزە کە ساختەکاری وە تەزویر بکەنەوە گەمە بە دەنجی هاوڵاتیان بکەنەوە. بەڕاستی ئەوانەی کە بەشدار نابن بەشدارن لەو تەزویر و ساختەکاریە کە لە هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکرێت. لەبەرەوە من خوازیارم لە ڕۆژی یەکشەمە هاوڵاتیان بە گوڕوتینێکەوە بەیانی زووش بە تایبەتی ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن بەیانی زوو بچنە سەر سندوقەکانی دەنگدان دەنجی خۆیان بدەن وە چاودێرەکانیش یعنی بەداخەوە دەڵێم یعنی ئەندامانی ئەو لایەنانەی کە ئۆپۆزیسیۆنن یعنی ئەگەر ئامادە نەبن دیفاع لەو دەنگانە بکەن جوهد و ماندووبوونی عەفوەن 4 ساڵیان بەلاش دەڕوات. پێتان وایە کە لە ئێستادا هۆشیاری سیاسی تاک لە هەرێمی کوردستان بە تایبەت هاوڵاتیانی پێشمەرگە بەداخەوە دەڵێم ینی بەشێک لە هاوڵاتیان چوون ژێر ببورن. بەداخەوە ینی وەکو ئەوەندەی کە من لەگەڵ ئەو خەڵکە تێکەڵاوم و سەردانی ئەو خەڵکە دەکەم و بە تایبەتیش چکە نەکرد لە ئێستاوە لە ڕابردوش لەگەڵ لە خەڵکدا نەبڕاوین ئەو دوو لایەنە سیاسیە بێ ئومێدیەکیان دروست کردو لە ناو هاوڵاتیان و خەڵکیان بێ ئومێد کردووە و خەڵکی خۆشیان دڵخۆش کردووە. لەبەرەوە تەماشا دەکەین خەڵکی خۆیان هەرچی کاوانە دەکەن سەپڵیان بۆ لێدەن بۆیان هەڵدەپەڕن. لە مقابلدا بەرەی ئۆپۆزیسیۆن وایان لێکردوون کە بێ ئومێد بن لە دەنگدان و گۆڕانکاری زۆر کراوە. من هەموو جارێ دەڵێم ئەوەی کە بڵێ گۆڕانکاری نەکراوە بێئینسافیە. یعنی کاتێک کە تو ڕێژەی دەسەڵاتی ئەو دوو حیزبە لە 51 بۆ 49 داد بەزاندووە کە ئەو 38ەوە ئەو 18ەیە گۆڕانکاری مابەینی ئەرز و ئاسمان کراوە. لەبەرەوە من خوازیارم کە
خەڵکی هەرێمی کوردستان بێ ئومێد نەبن و خەڵکی هەرێمی کوردستان تۆڵەی 27 ساڵی حکومڕانیەکی فاشل لەو دوو دەسەڵاتە بکەنەوە و تۆڵەی بێ کارەبایی بێ ئاوی بێ ڕێگاوبان و بێ خزمەتگوزاریەکان و زیادکردنی ئەو هەموو باج و دەرامەتە بەسەر خەڵکی هەرێمی کوردستاندا کاتی ئەوەی هاتۆ کە تۆڵەیان لێ بکرێتەوە و مەجالی ئەوەش تەزویر یەکێک لە ڕێگرتن لە تەزویرەکان چێکە ئەوە دەکرێتن هاوڵاتیانن کە ئەو مەجالە نایڵن ڕێگری لە تەزویر دەکەن بە ئەوەی کە بۆ خۆیان ئامادە بن و دەنجی خۆیان بدەن. زۆر باش مامە سەمەڕوان دەگەڕێمەوە لای جەنابتان. کاک جیهانگیر تەوەقوعی ئێوە چییە سەبارەت بە هۆشیاری سیاسی تاک لە هەرێمی کوردستان؟ هەمان ئەم پرسیاری پێشتر لە مامۆستا مەڕوانم کرد، پێتان وایە کە هەموو ئەم مەینەتیانەی کە بەسەر هەرێمی کوردستان بە فۆرمە گشتەکەی هێنرا، پێتان وایە هەموو ئەم بارەگرانی خرا سەرشانی هاوڵاتیان، هاوڵاتی تاک دەتوانێت چۆن لە سەرشانی خۆی لای ببات؟ ئایا پێتان وایە هۆشیاری تاک لەو ئاسەدایە هەموو ئەمانی کە لە 4 ساڵی ڕابردوودا قبول کرد جارێکی دیکە ئەم کۆڵە قورسە بداتەوە پشتی خۆی و 4 ساڵی دیکە بە نەچوونی بۆ سەر سندوقەکانی دەنگدان و فرامۆشکردنی پرۆسەکە ئەم کۆڵە بخاتەوە سەرشانی خۆی؟ خۆی ڕاستیدا باشترین چەکێک کە بەدەست ئەو هێزانەوە بێ کە ئەنتی دەسەڵاتن هەتا ئێستا هۆشیاری ئەندامان و دەنگدرانی خۆیانە، چونکە لە ڕاستیدا زۆر بابەتی حەقیقیان ڕوون کردوێتەوە بۆ ئەو خەڵکە بۆ ئەو جەماوەرە بۆ ئەو دەنگدرانە. دەنگدەر باش دەزانێت کە چەند ساڵەتی ئەچێژێ بەدەستی ئەو دوو هێزە دەسەڵاتی کە مۆنۆپۆلی ساحەی سیاسی و هەموو جوگەکانی دەسەڵات و لایەنەکانی ئابووری و کارگێر و هەموو شتێکیان کردووە و هیچیان بۆ خەڵکی جگە لە خۆیان نەهێشتوێتەوە. خەڵکێکیان زۆر بێ ئومێد کردووە و خەڵکێکیان زۆر نانبراو کردووە و خەڵکێکیان زۆر تووشی تاڵاوی ناخۆشی و فەقیری و هەژاری و بێکاری و هەموو جۆرە نەهامەتەکان کردووە. خەڵک بۆ شار بۆتەوە بەوەی کە دەزانێت کە گۆڕانکاری تاکە ڕێگای گۆڕانکاری سندوقەکانی دەنگدانە و هەڵبژاردنە کە دەتوانێت ئەو بارە لە ناواقعیە قبول نەکە و توانێت بیگۆڕێەوە ڕاستی کاتەوە. ئەو خەڵکە زۆر لەو ئاستە بەرزترە کە بە دیئایە و بانگەشەی هێزەکانی دەسەڵات هەڵبخەڵێتێ بۆی کە هەڵبژاردن هیچ لە بابەتەکان ناگۆڕێ نەخێر، هەڵبژاردن زۆر شت دەگۆڕێ و زۆر شتیشی گۆڕی و هەر ئەوەی کە ئەو خەڵکە هۆشیار بۆتەوە و دەستی ڕەشی ئەوان دەناسێ ئەمە خۆی لە خۆیدا گەورەترین گۆڕانکاریە بەسەر ئەم خەڵکەیە هاتووە. هۆشیاری تا گەشتێتە ئەو ئاستەی کە هەمیشە ئامادە بووە سزای نارەکانی سزای دەسەڵات بدا، بەڵام ئەوە دەسەڵاتە لە ڕێگای ناواقعی و لە ڕێگای ناشەرعی و لە ڕێگای ناقانونی و لە ڕێگای سەختەکاریەوە خۆی هێشتێتەوە. ئەگەرنا هیچ هێز و دەسەڵاتێکی نەماوە، تەنها توانیوێتی سندوقەکانی دەنگدانیش تەزویر بکات، دەنگی خەڵک بدزێت، دەنگی خەڵک بۆ خۆی بەرێ، ئەگەرنا خەڵک زۆر هۆشیارترە. بۆیە ئێستا کە دەبینێت نایەوێت 4 ساڵی داهاتوو بۆ هێزەکانی دەسەڵات تازە بکاتەوە، دڵنیام کە ئەوان هۆشیارترن لەوەی کە بتوانن ئەو ساحەیە چۆڵ بکەن بۆ هێزەکانی دەسەڵات و نەستن سەر سندوقەکانی دەنگدان، بەڵکو بەعەکسەوە زۆر بە گەرموگورتر دەستن سەر سندوقەکانی دەنگدان و نوێنەری ڕاستەقینی خۆیان هەڵبژێرن. لۆژیکی دەسەڵات بۆ پێی کە لەسەر ستەم و نادادی و جیاکاری لەسەر قەڕی و پەڕی دامەزراوە، لۆژیکێکی زۆر لاوازە، بەڵام ئەم جۆرە لە بەبوورەکەم سێ دەکەم لە گەوجاندنی تاک پێتانوانیە ببێتە هۆکاری ئەوەی کە بەڵێ بە فیعلی ئەم پرۆپاگەندانی کە ئەوان ئەممە یوسی کە ئەوان بڵاوی دەکەنەوە ناو تاکدا بەشێک لە جێگەی خۆی بگرێت؟ خۆی ڕاستیدا تاک زۆر وشیارە، بەڵام ئەوانن هیچ ڕەوشتێکی سیاسیان نییە. یعنی لە هەرێمی کوردستاندا هەموو بەهایەک باری نەماوە، هەموو بەهایەک باری کردووە، نە ئەخلاقی سیاسی هەیە، نە ئەخلاقی تەعاملکردن لەگەڵ یەکترا هەیە، نە ئەوە بیر دەکەنەوە لە پاشەوەژی خۆشیان. ئەوان هەموو ڕۆشتێکیان ئەندازەیەکیان تێپەڕاندووە، تەنانەت نەیانتوانیوە کە بە شێوەیەکی منطقیانە بە شێوەیەکی لۆژیکی دروست تەعامل لەگەڵ هێزەنەرەکانی خۆشیان بکەن. ئەوان هەمیشە ڕێگای چەوت و چەوێڵ و ڕێگای تەزویر و ڕێگای سەختەکاری و ڕێگای جەمسەرگیری نێودەوڵەتیان گرتووەتە بەر بۆی بتوانن کە هێزەنەرەکانی خۆیان پاکتاوکەن. بەڵام هاوڵاتیان زۆر لەوە هۆشیارترن ناهێڵن ئەو مەرامی ئەوان بێتە پێشەوە. کەواتە هۆکارەکەەوە نییە کە زۆر زار دەوترێت هۆشیاری سیاسی تاک لاوازە، هۆکارەکەی وەی کە بەڕست باست کرد کە ئەخلاقیەتی سیاسی لەلایەن سیاسیە باڵادەستەکانی هەرێمی کوردستانەوە لەو ئاستەدانیە. من هیچ کات هۆشیاری تاک بە هۆکار نازانم، چونکە ساڵانێکە تازە ڕاپەڕینی بەهاری 1990 کرابوو، هەڵبژاردنیش کرا و خەڵکی زۆر بە شێوەیەکی شارستانی مەدەنیانە بەشداری کرد. تەنانەت لە سەرەتای 2000ەکان شێواز و میکانیزم و تەکتیکی هەڵبژاردن زۆر تازە بوو و زۆر ئاڵۆستیش بوو لەمەی ئێستا کە هەیە. من بیرم دێ
لە ساڵی 2000 لە زۆنی سەوز لە سلێمانی لە ئیداری سلێمانیدا هەڵبژاردن بۆ ئەنجومنی شارەوانیەکان ئەنجامدرا و لە 2001 بۆ سنووری پارتی ینی لە هەولێر ئەنجامدرا لیستی کراوەی ڕەها ینی پیادەکرا کە ئەو کاتە دەنگدەر وەکو ئێستایش ئەوەندە هۆشیاری هەڵبژاردنینەوە بەڵام بە شێوەیەکی چاک پرۆسەکە بەڕێوە چوو و دەنگدەر زانی چۆن دەنگەدا و هیچ کات هاوڵاتی ئەوەندە دواکەوتو نەبووە ئەوەندە ناڕۆشنبیر نەبووە کە نەزانی هەڵبژاردن چۆن دەکەوە نەزانێت دەنگ بۆ چێدا بەڵکو هێزەکانی دەسەڵات هەمیشە ئەوانیان مامۆستا مەڕوان کاک جیهانگیر دەڵێت هۆشیاری تاک لە هەرێمی کوردستان ئایبی نییە هۆشیارێکی باشی هەیە تاک بەڵام ئەمە دەسەڵاتە کە ئەخلاقیەتی سیاسی وەکو پێویست نییە سەرنجی بەڕێستان لەسەر ئەمە چیە بۆ پێی پێشتریش بەڕێستان ئاماژەتان بەوە کرد کە بەشێک لەو دەنگدەرانەی کە ئەمڕۆ دەنگیانداوە لە ژێر زەخت و فشاری هێزەکانی دەسەڵات دەنگیانداوە بە زۆر چوون ئەمە ناتوانین بڵین جۆرێک لە ناهۆشیاری تاکە بۆ پێی لەسەر سندوقەکانی دەنگدان هاوڵاتی تەنها خۆی و خۆی لێ دیارە من هاوڵاتی دەکەم بە سێ بەشەوە بەشێکیان کە مستەفیدن لەو سیستەمە گەندەڵە لەو سیستەمەی کە وڵاتی بەرەو ئاقارێکی وێرانە بردووە کە ئەوانە چاوی خۆیان نوقاندووە لە ئاست ئەو هەموو زوڵم و ستەم و نادادگەریەی کە دەکرێت لە وڵاتە و ئەوانن کە خەڵک دەسەڵات زوڵم و ستەمیان پێدەکا و سەرکوتی مقابلەکانیان پێدەکاتن و ئەوانە بوون ینی خۆمە هیچ بەرپرسێکی ماڵانە هاتوۆتە سەرجادە کوڕی خەڵک بۆ بەرشەق بدات و وە کوڕی خەڵک شەهید بکاتن ئەو خەڵکن کە بە ئەوکو بڵێ مستەفیدن و ئەو خەڵکن کە بە پەلکەنانێک خەڵکی دیکەیان پێتەنبێ دەکەن ئەوەی دۆمیان بەداخەوە دەڵێم کە چینێک لە هەرێمی کوردستان پەیدا بوون لەژێر چەتری شەریعەت و لەژێر چەتری قورئان و سوننەت و کۆمەڵە خەڵک نەوەڵاو چینێکن کە زەمیر و ویژدانی خۆیان فرۆشتووە و فێڵ لەگەڵ لە ناخی خۆیان دەکەن و بۆ خۆشیان مرتاح نین لەبەرەوەی ئینسانی موسڵمان ناکرێت کە بە خۆت پاروێکی چەورت دەستکەوێتن بەرژەوەندی هەموو خەڵکی هەرێمی کوردستان لەبەرچاو نەگری کەوەش چینێکی مەحدودن من خوازیارم ئەوانە بەرچاوی خۆیان ڕوونکەنەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام سێ جاران دەفەرمێ وەڵڵاهی ئیمانی نییە وەڵڵاهی ئیمانی نییە وەڵڵاهی ئیمانی نییە کەسێک کە بە خۆی تێر بێ و جیرانەکەی برسی بێ یعنی ئێمە لە کاری بانگەوازیماندا با بڵێم و لە کاری پەرلەمانیماندا و لە کاری جەماوەریماندا کە لەگەڵ دەچین سەردانی ئەو خانەوادانە دەکەین کە نەخۆشیان هەیە نەخۆشی درێژخایانیان هەیە و بێمەوان خانوبەرەیان نییە بابێن تەماشای حاڵی ئەو خەڵکێ بکەن ئەو جابزانن چ وەڵامێکیان پێ بۆ دنیا و بۆ دوا ڕۆژی خۆیان چینی دووەمیان کە پێم خۆشە بێمە سەری بەداخەوە دەڵێم لەژێر چەتری ئیسلام و لەژێر چەتری قورئان و بە ناوی شەرع هاتوون فتوای نابەجێ بۆ خەڵک دەدەن و قسەی نابەجێ دەکەن بۆی کە خەڵک سارکەنەوە لەسەر دەنگدان و بۆی کە ئەو زوڵم و ستەمەی کە هەیە بەردەوام بێتن لەسەر ئەو جەماوەری و بەردەوام بێتن لەسەر ئەو ڕیتمەی خۆی بڕواتن یعنی لەبەرەوەش ئەو جۆرانەی کە هەن لە هەرێمی کوردستان تەماشا دەکەین لە هەموو وڵاتە ئیسلامیەکاندا چەکشێکن بەدەستی دیکتاتۆر و زاڵم و ستەمکارەکان بۆ سەرکوتکردنی خەڵکی ئازادی خواز و خەڵکی دڵسۆزی شەریعەتی خەڵکی دڵسۆزی ئەو وڵاتە ئەوەی سێمیان کە ئەتوانم بڵێم زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستانە بەڵام ئەو زۆرینەیە بێئومێد کراوە ئەو زۆرینەیە کە بەڕاستی ناڕازیە لە ئەو سیستەمەی وڵات بەڕێوەبردنە ئەو شێوازی حکومڕانیە بەڵام من هەموو جارێ دەڵێم خوازیارم ئەو زۆرینەیە یەک بگرێتن ئەو زۆرینەیە کوتلەیەکی گەورە پێک بهێندرێتن بۆی کە یعنی ئەگەر تەماشا بکەین برایانی عەزیزم ڕووبار ئەگەر ڕووبارێک ئاوە بە شوێنێکدا بڕوا شوێنەوارێکی چاک لە دوای خۆی بەجێدێ بەڵام هەمان ئەو ڕووبارە ئەگەر بکرێتە چەند جۆگەلە و سەرچاوەیەک ئەو شوێنەوارەی نابێتن یعنی من لە ڕابردووشدا لەو کەناڵە بەڕێزەی ئێوە زۆر داکۆچیم لەوەی دەکرد کە بە یەک لست ئەوانەی کە ناڕازین بەشدار بن لەو هەڵبژارنەی داهاتوو بەڵام ئەوش ناکاتە
بەهانە بۆی خەڵک نێتە سەر سندوقەکانی دەنگدان دەتوانین لە پەرلەمانی کوردستان کوتلەیەکی پەرلەمانی بەهێز بە قووەت دروست بکەین بەرامبەر بەو گەندەڵکارانەی کە 27 ساڵە وڵاتیان بەو ئاقارە دابردووە. لەبەرەوە من دووبارە و سێبارە و دەبارەی دەکەمەوە هاوڵاتیە بەڕێزەکان خۆشەویستان بێ ئومێد مەبن و گۆڕانکاری بە شەو ڕۆژێک ناکرێتن، گۆڕانکاری نەفەسێکی درێژی دەوێتن و گۆڕانکاریەکە دەستی پێکردووە. ئێمە من قەناعەتم وایە نیوەمان تێپەڕاندووە لە شەوتی گۆڕانکاری، ئەو نیوەی دیکەش بە حەول و قووەتی خواومان پێکەوە بەردەوام دەبین. جا ئایا گرنگ ئەوەیە بەردەوام بین لە گۆڕانکاریەکە دروست بکرێ. ئەگەر بۆ خۆشمان لە بەرهەمەکەمان نەخوارد ئەو نەوەی دوای ئێمە ئەو جیلەی دوای ئێمە بێتە سەر حازری و ئەو مەینەتی و ناسۆر و ناڕحەتیانەی کە مەتێیدا ژیاوین ئەوان نەیبینن و ژیانێکی خۆش بۆوان دەستەبەر بکەین. زۆر باشە. کاک جیهانگیر جارێکی دیکە دەگەڕێمەوە لای بەڕێستان. قسەیەک هەیە دەوترێت جاری وا هەیە مرۆڤ دەگاتە پلیکانی کۆتایی سەرکەوتن، واتە یەک پلیکانی ماوە تەواو گاتە لووتکەی سەرکەوتن. مامۆستا مەڕوان ئاماژەی بەوە کرد کە ئێمە لە سەروی ناوەڕاستی پلیکانەکانی سەرکەوتن داین. ئایا بێئومێدی هاوڵاتیان واناکە جارێکی دیکە ئەم پرۆسەیە بێتەوە خوارەوە و تاک وەکو ساڵانی 91 و 92 کە یەکەم حکوومەت و پەرلەمانی کوردستان دامەزرا بەم جۆرە بیر بکاتەوە، ئەمە تا چەند لەگەڵ واقع دەگونجێت؟ خۆی بێئومێدی هاوڵاتیان دەنگدەر گەورەترین خزمەتە بەلایەنەکانی دەسەڵات کە ئەم نەهەمەتیان بەسەر خەڵک هێناوە. باش چونکە وەکو مامۆستا ئاماژەی پێدا ئەوان خەڵکی خۆیان بە هەموو شێوێک هان دەدەن و گەرم و گوڕی دەکەنەوە و تەماحیان ئەخەنە بەر و وکوبینومانێ سەر هەڵمەتەکانی بانگەشەی ئەم جارەدا هەتا دوێنیش چەندین ئامێری ئەلکترۆنین دابشکراوە بەسەر دەنگدەراندا و تەماحی دنیا خراوەتە بەریان بەوەی کە بێن بۆ ئاهەنگێک بۆ ئاهەنگی لیستێک بۆ سەرخستنی لیستێک و بێن لە شوێنێکەوە سەفەرکەن بۆ شوێنێکی تر بە گێڕانەوەی کەی سیارە و بە کۆمەڵی ئیمتیازاتی دیکە کە خراوەتە بەردەمیان ئەوان خەڵکی خۆیان ئەنێرن بۆ سەسوونەکانی دەنگدان و ئەمە وا دەکا کە مۆڵەتی تەمەنی ئەوان درێژکاتەوە. بەڵام بێئومێدبوونی هاوڵاتیان لەم لاوە فراغێکی زۆر گەورە دەنێتەوە بۆی ئەوان زیاتر بەڵی پێی خۆیان بچەسپێنن و نەهامەتی بەسەر ڕۆڵەکانی دیکەی داهاتوشمان دابێن. بەڵام بەر لەوەی کە وا حەز دەکەم کاتەکەمان هین بێ، من حەز دەکەم هەندێک تیشێک خەمە یا فۆکس خەمە سەر هەڵبژاردنەکانی ئەمڕۆ لەوەی کە لە بنکەکانی دەنگداندا چی ڕوویداوە و هەندێک ڕێشوێنی کۆمسیۆن کە ڕێشوێنەکانی کۆمسیۆن بۆ هاوڵاتیان تا ئێستا جێگەی خۆشحاڵیە. بە من لەوە دەست پێ بکەم. بۆ نمونە کۆمسیۆن تا ئێستا بڕیاری وایە کە بە هیچ شێوەیەک مۆبایل نەبرێتە ناو بنکەکانی وێزگەکانی دەنگدانەوە و ڕسمی کارتی دەنگدانی پێ بگیرێ لەناو هەر وێزگەیەکدا ڕسمی کارتی دەنگدان بگیرێ ئەو وێزگەیە دەنگەکەی هەڵدەوەشێتەوە و پشێوی و ئاڵۆزی و فشار لەسەر هەر بنکەیەکی دەنگدان دروست بکرێت دەنگەکانی ئەو بنکەیە بە مەجموعی واتە هەموو دەنگی بنکەکە هەڵدەوەشێتەوە کە ئەمە زەرەر لە هەموو لایەک دەدا و ئەوەش جێگای خۆشحاڵیە کە تا ئێستا 14 ڕێکخراوی جیهانی و نێودەوڵەتی چاودێری پرۆسەکە دەکەن. ئەمە خۆی لە خۆیدا گرنگە کە هاوڵاتی بزانێ ڕێکخراوەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ڕێکخراوە جیهانیەکان چاودێری پرۆسەکە دەکەن. ئەمە ئومێدە بە هاوڵاتیان ئەبەخشێتەوە و وێزگەکانی دەنگدان وەکو باسم کرد زۆر کراوە و وێژەی دەنگدەر کەم کراوەتەوە. کۆمسیۆن بڕیاری داوە بە هیچ شێوەیەک کاتی دەنگدان درێژ نەکاتەوە کە ئەمە خۆی لە خۆیدا جێگەی خۆشحاڵیە چونکە درێژکردنەوەی کاتی دەنگدان خڵاتەکان لەو کاتانەدا ڕوودەدەن زۆربەی بەڵێ سەر پێچەکان لەو کاتانەوە لە وێنەی دەنگدەر کەوا بڕیار بوو بگیرێ ئەوەش لابراوە خۆشبەختانە کە دەنگدەرێکی زۆر سڵی لەوە ئەکردەوە کە ئەگەر وێنەی من وەکو ناخی وەکو دەنگدەر ئەچم دەنگە دەموێنم لەگەڵ مستەمسەکەیە بگیرێ دوایی چی زەمانەتێکەیە گرنتی هێنا دەستگایەکی ئەمنی و ئاسایشی کە ئەمە هەوڵەتیە تکسان و کۆمسیۆن بڕیاویشی لابردووە لەگەڵ ئەوەشدا و لە هەندێک بنکەی دەنگداندا هەر سەر پێچی یاسایی کراوە بنکەی وا هەبووە دەرگای دەرەوە بە تەواویش کێنراوە و هاوڵاتیان ئەمڕۆ ڕۆیان کردوتە هێزەکانی دەنگدانی تایبەت. ئەمڕۆنانە زۆرن لە سۆشیال میدیاش دەبیندرێن بەگشتی دوا پرسیارم بۆ بەڕێستان وەکو تاقسەش دەدەم بە بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی بەگشتی لە پرۆسی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئێوە وەکو ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی گەشتبینن کە دەنگدانی گشتی بە پرۆسەیەکی منەظەم و ڕێک بەڕێوە بچێت. ئێمە زۆر گەشتبینین بۆی کە دەنگدانی دوو ڕۆژی داهات و باشتر بێت لە ئەوانی ساڵی ینی لە 12/5 لەبەر ئەو هەڵکارانی کە کۆمسیۆن گروتێت ئەم ڕێکارانە کاریگەری بەڵێ و پرۆسەکەی خێراترە بۆ زووتر کارەکە تێپەڕی هەوڵاتی بێزار ناکوانەکە کە پشار خاتە سەر باشنکانی دەنگدان. زۆر باشە. مامۆستا مەڕوان جارێکی دیکە دێمەوە لای بەڕێستان وە کۆتاقسە سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردنەکانی ئەمڕۆ. بەڕێستان کۆتاقسەتان چییە سەبارەت بە ئەو دەنگدەرە بەڕێزانەی کە
لە چەند ڕۆژی داهاتوودایە خود ڕۆژی یەکشەمە دەیانەوێ بچن دەنگ بدەن. سەرنجی بەڕێزتان چییە سەبارەت بەم هاوڵاتیانی تاوەکو ئەم کاتەش بیر و باوەڕیان وایە کە بەشداری نەکەن لە پرۆسەی دەنگدانەکەدا؟ ئامۆژگاری بەڕێزتان. وەڵام من خوازیارم ماوەستای بەڕێزم کە ئەو هاوڵاتیە بەڕێزانە 4 ساڵ جارێک ئەو فرسەتیان بۆ دروست دەبێتن کە ڕێی خۆیان بدەن کە بێن ویژدانی خۆیان ئاسوودە بکەن. ئێمە دوو شتمان لە پێشە قسەی وەکو بڵێ بەو بەرپرسانە لەو 17 ڕۆژە وە کردەوە و عەمەلی 27 ساڵیشمان لەبەردەستە. کردەوە و عملی 27 ساڵیان 100% پێچەوانەی قسەکانی 17 ڕۆژیانە. هاوڵاتیەک کە ئەوەندە وشیار نەبێتن، یعنی باوەڕ بە کردەوەی 27 ساڵیان نەکاتن بەڵام باوەڕ بە قسەی نابەجێی 17 ڕۆژیان بکاتن، چ دڵێکت پێی خۆش دەبێتن. لەبەرەوەی ئەتۆی هاوڵاتی کە قەناعەتت بە قسەکانی 17 ڕۆژیان نییە و قەناعەتت وایە کە ئەوانە تا لە دەسەڵات بن چاکسازی ناکەن، فەرمووەرە بە عملی ئیسپاتی بکە. و هەر کەسێک کە وجودی هەبێ، هەر کەسێک کە ڕاشد بێ، هەر کەسێک کە زەمیری خۆی مرتاحکاتن نابێ لە ماڵەوە دانیشێ. بابێک کاکە بنەوەندە دەڵێت دەڵێمەکە قەناعەتت بە هیچ لایەنێک نەماوە لە ماڵەوە دامەنیشە بڕۆ سەر بێکی بەسەر دابینە بۆی کە تەزویر نەکرێت دەنگەکەت. بەڵام ئەلحەمدولله خەڵکێکی چاکەکار و خەڵکێکی باش لە مەیدانن و دەتوانن گۆڕانکاری بکەن. و من ئاخر قسەشم بۆ کۆمەڵی ئیسلامی و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی و ئەندامانی کۆمەڵی ئیسلامی ئەگەر بوار هەبێتن، ئێمە ئەو ڕابردووی کە دەستمان پێ کردووە، یعنی بێدایەتێک کە تەماشای کاروانی ئیسلامی و سەحوەی ئیسلامی بکەی، بەڕاستی هەمومان بە بەرکی بەتاڵەوە هاتووین. و لەخوا بە زیادی بێ ئێستانەکەش کە لە پەرلەمانتارەکانمان ببێنە، وەزیرەکانمان ببینە، نەچووین ئێمە لە کۆمەلگە و مجتەمع جیا بووبینەوە و گۆڕانکاریەکی ئەو تۆمان بەسەردا هات بێ خەڵک نەمان ناسێتەوە. و ئێمە کە حزبێکی سیاسیمانەیە بەڵێ هەوڵ دەدەین بۆی بگەینە دەسەڵات، بەڵام ئەگەر بۆ نمونە یەک کورسیش نێنین ئەو حەماسەت و ئەو وەکو سێبەر بە دوای زاڵم وستەم کارکە کەوتوین و لە دویان نابینەوە بەردەوام دەبین. لەبەرەوەی خوازیارم ئەندامانی کۆمەڵی ئیسلامی، لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی بە گوڕوتینێکی زۆر جوامێرانە و پتەوانە بەیانی بەشدار بکەن و بە تایبەتیش چاودێرەکانمان چاو نەترس بن بەیانی لە شوێنی خۆتاندا ئامادە بن بۆی کە سەرسراز. پەرلەمانی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتەی کە بە ئێمەتان بەخشی. هەروەها زۆر بەڕێز کاک جیهانگیر ئەحمەد کارگێڕی ناوەندی هەڵبژاردننی کۆمەڵی ئیسلامی لە سودەکانمان لە شاری سلێمانی و ڕاستەوخوا ئامادە بوون. سپاس بۆم دەرفەتەی بەڕێزان. بەڕێزان بەم شێوەیە کۆتایمان هێنا بە ماڵقەی گفتوگۆ تا بێگەیشتنەوە لە گفتوگۆیەکی دیکەدا. بەخوای گەورەتان دەسپێرم.